بناوی خوای گەورە و میرەبان In the name of God, the most gracious, the most merciful. بەڕێز عەقیل تیرۆ و نەقیب دیمویکۆ. First and foremost, I would like to mention the commander, Mr. Gerald Forte, and the CMK commander, Captain David Teresa. بەڕێزان میوانە بەڕێزەکان هەر یەک بە پێگەی خۆی. All the distinguished guests, each one of you, welcome here. منداڵە چاو جوانەکان بەخێر بێن. And the dear children, welcome here. خۆم بە خۆشحاڵ دەزانم کە ئەمڕۆ کە لەگەڵ هێزەکانی ئیتالیا هێزی زەمینی ئیتالیا کە یەکەم جارە وەکو هەمانجی لەگەڵ پەروەردە کۆبوونەیەکمان ئەنجامدا پێش ئەو دانیشتنی ئێستامان. I'm very delighted by the presence of the Italian contingent, as it is their first time in this operation like CMK. نەک وابزانم بەڵکم تاکیدم دەستپێکەکی باش دەبی ئینشاءالله. And obviously, in the past, Italy has a great precedent in the past. و بەناوی پارێزگای هەولێریش ئەمن لێرە تەواجدم هەیە ئێستا. And I would like to appreciate you in the name of the governor of Erbil. بۆیە بە پێویستی دەزانم سوپاسی هێزەکانی ئیتالیا بکەم. Therefore, it's indeed necessary to thank the Italian contingent. کە لە ماوەی شەڕی داعشدا دەورێکی بەرچاویان دیتیە لە کوردستان لەگەڵ هێزەکانی پێشمەرگە چ بە تەدریبکردن چ لە ڕووی پێدانی زانیاری و یاخود ئیستیشارەکردن. That during the ISIS battle, Italy participated in the conflict in a great way, and they supported us and they stood side by side with our soldiers. ئەو فترێش کە ئاگادار بن ئەم شەڕە نەگریسەی داعش کە بەرۆکی کوردستانی گرتبوو لە زۆر لاوە کە گرفتی بۆمان دروست کرد. Consolidated group and they were attacking us very severely. ئەمە سوپاسان دەکەین وەکو خۆمان. So they were defeated by the coalition forces, and in the end I highly appreciate that and thank you for following. سەبارەت بەو دەست پێکەش کە دەستمان پێکرد لەگەڵ برادران کە ئەو کاتی نەقیب دیمیکۆ کە هاتە لامان کۆبنەوەمان کرد لەگەڵ ستافەکەی کە سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی کرد. And indeed, we have had other meetings earlier before conducting this event. We had a productive or very thoughtful meeting that we had. ئەو دەست پێکەش کە ئەو هاوکاریانەی کە دەست پێکە پێشکەشی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێریان کرد. This is the first initiation of conducting a donation to our directorate. هیوادارم ئەو پەیوەندیە بەردەوام بێ و شتی باشتریشی بەدوایەوە بێ لە هەموو بوارەکانی پەروەردە. And I'm hoping sincerely that time will be continued in a greater relationship. هەر بۆ بەرچاوڕوونی بەڕێزیان ئێمە لە پەروەردە سیستەمێکی نوێ پەیڕەو دەکەین کە سیستەمێکی دیجیتاڵی ئێستاکە لە هەموو بوارەکان کاری لەسەر دەکرێت. And indeed, the education system is the most important element in the government. And I highly appreciate the commander that he already emphasized so many times the importance of education. ساڵانەش پێداچوونەوەکی باش بە پرۆگرامەکانی خوێندن دەکرێت لەسەر ئاستی وەزارەتی پەروەردە. Annually, we are reviewing the education system as a whole in the whole education directorate. توانیتمان تا حەدێکی زۆر سیستەمەکە بەرەو پێش بین ڕۆژانەش کاری لەسەر دەکرێت و خەڵکەکی باش پێوە سەرقاڵە بە پێشکەوتەکانی پەروەردە. And I could possibly say we have had a great job at doing it, to review our system and to make it even more progressive or more advanced. جەوەکەش گەرمە حەزم لێ نییە زیاتر وەختەکەی بگرم پێم خۆشە دەست پێ بکەین بە مەراسیمەکەی کە ئەوەی بەرنامەی لە بۆدانە لە کۆتاییدا سوپاسان دەکەین بەخێربێن سەرچاوان.
I don't want to lose the future as the weather is way too تیمی هەولێری سەربازی مەدەنیمان لە مانگی 2 ئەو ساڵەوە دەست بەکارەبران. Therefore, today's innovation, paper and sport kits are a particular meaning from Italian contingent. و بۆ ئەم مەبەستە ئێمە بەندی قاغەزمان ئامادە کردووە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەوە لەگەڵ هەندێک پێداویستی وەرزشی. I think that the education is something of paramount importance for the younger generation. و ئاماژەکێک پێشتر کە پەروەردە بەشێکی زۆر گرنگە بۆ بنیادنانی داهاتوو. Because if we have the opportunity, the possibility to study, to go to school, we can develop our culture. بۆیە ئەگەر ئەمە دەرفەتمان بۆ بڕسە ئیش بکەین لە بواری پەروەردەدا بەو ڕێگایە بۆ تەکیدەوە دەتوانین داهاتووەکی تۆکمان بنیاد بنین. And since then, culture has always made the human being free. The culture has always made human being free man. وەک هەمیشە کە پەروەردەوە ئێمە دەتوانین داهاتوودا بنیاد بنین. And if we have studied, if we have the culture in our life, we have the possibility to choose what to do. اینجا بۆیە ئێمە ئەو بوارەمان هەموو بواری پەروەردەکەوە لە بوارەدا ئێمە خزمەت بگەێنین. This is the reason why I think that in many countries, also even we should invest more and more in education system. کەواتە لە هەر وڵاتێکدا ئێمە پێویستە لە بواری پەروەردەدا بە تۆکمەندتر بنیادی بنێن و زیاتر ئاگامان لەو سیستەمە هەبێت. و لە ئیتاڵیاش هەمان شێوەیە. ئێمە ئێستا لە ئیتالیا گۆڕانکاری دەکەین لە سیستەمی پەروەردەمان بەراو باشتر. And moving on the importance of sport, و لەگەڵ ئەوەشدا وەرزشمان لە بواری سیستەمدا لە هەمان زۆر جێبەجێیە. sport is important because it helps us to stay together with the other team members. و لە وەرزشدا ئێمەش بە گریکی دەزانین لە هەمان بواری پەروەردەیی دەچوە لە ڕێی وەرزشەوە ئێمە دەتوانین تەقەبوڵ و تحملی زۆر لە مەشاکلەکانمان بکەین. Sport is important because it helps to develop cohesion and good socialization among the different members of the same team. هەر وەک پێشترش ئاماژەم دەکرد لە ڕێی وەرزشەوە ئێمە دەتوانین ببینە کەسێکی کۆمەڵایەتی و تحاملمان بەرەو باشتر بچیکەن و مێشکمان زیاتر کراوە بێت. So, in conclusion, is also important in sport because sport is based on the respect of rules. و لە وەرزشدا چەندین یاسا هەیە کە دەبێت ئێمە ڕێزی پێ بدەین. If we start making sports since we are a child, maybe we will follow the rules when we will be adult. و لە ڕێی وەرزشەوە ئێمە دەتوانین شەرایەتیمان دوور بکەوێتەوە و زیاتر هاوکاری لەگەڵ کەسانی تر و تەعاملی نوێ دروست بکەین لەگەڵ کەسانی تر. So, in conclusion, long life to education system and long life to sport. و لە کۆتایی قسەکانمدا ئەوەیە کە
am Captain Teresa D'Amico and I am the head of CIMIC team from the Italian contingent in من Erbil. نقیب دامیکو Today ترسا we have فرمانده تیمی proceeded with the هاوکاری donation of سربازی 3,500 مدنی ما reams of ئەمەش paper and دەستپێکی 36 کۆمەک و sport kits بەخشینە for کە the children دەستمان of پێ کردووە ئێمە لە Odubano مانجی دووە دەست Erbil. بەکاربوونی وەک تیمی هاوکاری This سەربازی donation مەدەنی is a لە sign, a چوارچەوەی symbol of هاوپەیمانان collaboration and وڵاتی cooperation between ئیتالیا the Italian army کە and ئێمە the people ئەو کۆمەکەمان of پێشکەشی the وەزارەتی Iraqi Kurdistan. پەروەردە کردووە پێمە وایە The donation is about پەروەردە paper and بەشێکی sport گرینگە because یاخود we trust, ئێلەمێنتێکی we trust ئەساسیە in بۆ education and دامەزراندنی sport because داهاتوەکی it's, گەش و a لە matter هەمان of, کاتدا life. کۆمەکی Children are the future of پێداویستی this, وەرزشیمان ئامادە کردبوو بۆ place, and 36 we really منداڵ trust in کە پێمان education وایە and وەرزشیش sport. یەکێکە لەو So ئێلەمێنتە this is a گرنگانەی symbol کەەوە and this is the دەتوانێت start of ژیانی cooperation تاکە کەس between Italian بگۆڕێتن army بەرەو and باشتر. local population. هێزەکانی زەمینی ئیتالیا ماوەیەک بەر لە ئێستا کۆبوونەوەیەکیان لەگەڵ ئێمە ئەنجامدا سەبارەت بە پێشکەشکردنی هاوکاری بۆ پەروەردە ئەمڕۆکە لەگەڵ ئەم هێزە هاتین هەندێک هاوکاریان هێنا بوو کە پێشکەشی بەڕێبەراتی گشتی پەروەردەی هەولێریان کردبوو دەستخۆشیان لێ دەکەین سوپاسیان دەکەین.